یەکەمین فێستیڤاڵی ڕەزبەر لە شاری میراوی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد. لەم فێستیڤاڵەدا هەوڵدراوە بەرهەمە خۆماڵیەکانی دەڤەری میراوێ بخرێتە بەردیدی بەشداربووان. ئینشاڵڵا بەرگوزاری و دەشوارانە هەم دەتوانێت داهاتنی زۆرتری گەردشکەران و توریستەکان بۆ شارستان ئینشاڵڵا یاری دەگەر بێ و هەمووی کە دەتوانێت سەرمایە گوزارانێکی زۆرترمان بۆ جەزب بکات کە بێن لە مەنتەقە گەردشکەرەکانی و شارستان ئینشاڵڵا سەرمایە گوزاری بکەن. هاوکار جوتیارێکی نمونەیی میراوەیە بیجۆ ترێی لەم فێستیڤاڵەدا نمایش کردووە. ئەگەر هەربا و فستیڤاڵەکە زووتر با باڵای ١٩٠ ترێمان هەبوو، بەڵام بەداخەوە زۆربەی ترەکان کە زوو پێدەگەن لای ئێمە تەواو بوون. هەروە بێتەوە ئێستادا وەختە پاییزە درەنگەیدا بیست جۆرێکمان هێناوە بۆ فستیڤاڵێکە لە جۆرانی بێدەنگ و دانەدارن لە ترێ خاریجیەکان و لە ترێ ناوخۆی وڵاتمان هێناوە. لە یەکەمین فێستیڤاڵی ڕەزبەردا بەرهەمەدەستیەکان هەنگوینی کۆستانەکانی میراوێ، ترێڕەشا، گوێز و چەندین بەرهەمی جۆرا و جۆر نمایش کران. بەڕاستی بەرگزارکردنە ئەم فستیڤاڵانە فرسەتێکە بۆ ڕووستەوی بوو ئەهلی گوندێک و بشین دەستەوەردیت خو مەحسوڵاتت کشاوەرزی و دەستەوەردیت خو بدەنە بازاڕی و نیشان بدەن پە بازاڕە کو پاسەڕۆژێ بشین فروشۆ خو تا سەعاتێک ئاستێکی مەزندا بدەنە فروتن. یەکەمین فێستیڤاڵی ترێڕەشەی شاری میراوێ بە بەشداری سەرجەم چین و توێژەکانی دەڤەری میراوێ بەڕێوەچوو. ئامانج لە بەڕێوەچوونی فێستیڤاڵی ترێڕەشەی میراوێ زیاتر ناساندن و ئاشنابوونی هاوڵاتیانە بە کارەدەستی و بەرهەمە خۆماڵەکانی